پاش نووسینەوەی دەسووری عێراق لە سەروبەندی پێکێنانی هەموو حکوومەتێکدا کورد جێبەجێکردنی مادەی 140 و یەکلاکردنەوەی دۆخی ناوچە دابڕێنراوەکانی دەکرد بە مەرجی بەشداریکردن. بەوتەی خەڵک ململانەکانی ئێستای نێوان پارتی و یەکێتی لەم ناوچانەدا کارێکی کردووە کە داواکاریەکانی کورد تەنها لە چوارچێوەی دروشمدا بمێنێتەوە، بەڵکو لەوەش زیاتر پرسی خاک گۆڕدراوە بۆ دەستکەوتی حزبی. کەسانێکی تیان نیە دۆستۆزی خەک کوردەکەی ببنە کاکەم بۆم منسەب با ئەم گەلە نەفەوتێ بۆ منسەب با یان بۆ منسەب یان بۆ بازرگانیان بۆ ئیسما ئەم خەڵکە وای لێ نەیە نە هەمووی چاوەڕێی منسەب و کورسیەتی. لەبری یەکریزی و دروستکردنی بەرەیەکی هاوبەشی کوردی ئێستا لە بەغدا 6 فراکسیۆنی کوردی بە 6 دیدگا و ئاوازی جیاوازەوە قسە لەسەر دۆزی کورد دەکەن بەبێ ئەوەی پرۆژەیەکی هاوبەش کۆیان بکاتەوە لە ساتەوەختی بڕیارە چارە نووسازەکانیشدا بەسەر فراکسیۆن و لایەنە جیاوازەکانی عێراقدا دابەش دەبن. ستراتیجەکە ئێستا ستراتیجی بزنس و پۆست و هەژبوونی سیاسیە ئەو ململانێ ئەمەی هێناوە ئاراوە کە ململانەکە بێت بووە بۆیە لە دەرەنجامە حتممە ئەوەی کە زەرەرەکە پرسە قومەکە ئێمە زەرەرەکە کورد زەرەرەکە خەڵک بە شێوەی گشتی زەرەرەکە. ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتی دەرەنجامەکەی لاوازبوونی هەڵوێستی سیاسی کوردی لێکەوتووەتەوە. ئێستا نە لە بەغدا نە لە نێو حکوومەتی خۆجیی کەرکووکدا دەتوانرێ کێشە هەڵواسراوەکان چارەسەر بکرێت. کورد باڵاترین دەسەڵات بوو لە دوای پرۆسەی ڕوخانی ڕژێم. هەموو دەسەڵاتەکانی کەرکووک بەدەست کوردەوە بوو، بەڵام بۆ کوێ ڕۆشت ئەو دەسەڵاتە لە ئەنجامی ململانی خۆیان و لە ئەنجامی نەزانینی با بڵێن ڕێکارەکان کشانەوەیکی گەورەمان کردووە بە دواوە ڕەنگە چەندین ساڵی تر بتوانین هەنگاو بنین اینجا بگەین بە قۆناغی 2017. هەڵبژاردن پاش هەڵبژاردن ڕێژەی بەشداریکردنی کورد کەمتر دەبێتەوە. ئەمە بەشێکی ئەو ڕاستیە دەسەلمێنێت کە دەنگدەری کورد بڕوای بەو بەڵێنانە نییە کە لایەنە سیاسە کوردیەکان لە کاتی هەڵبژاردندا بانگەشەی بۆ دەکەن سەبارەت بە یەکلاکردنەوەی پرسی ئەم ناوچانە و مادەی 140. هونەر ئەحمەد، دەنگی ئەمریکا، کەرکووک.